لە حاڵەتێکی دەگمەندا و لە بیرێکی قەزای شارەزور لە بری ئاو نەوت و ڕۆن سەرکەوت. بە وتەی شارەزایەکی بواری جیۆلۆجیش ڕووداوەکە بە ناوچەکە نامۆیە و دەگونجێ هۆکارەکەی سروشتی یاخود دەستکرد بێت. لە یاریگای خاڵی کاکەم لە قەزای شارەزور دوای نۆژەنکردنەوەی خەتاسی بیری یاریگاکە و چاکردنەوەی لە بری ئاو نەوت و ڕۆن سەرکەوت. سەرپەرشتیاری یاریگاکە دەڵێ بیرەکە 120 مەترە لە قوڵی 6 مەتر ماتۆڕی ئاوەکەمان جێگیر کرد، بەڵام لە بری ئاو ڕۆن و نەوت دەرکەوت. سەرەتا بە خاتین کەناڵەکەتانەکەم من چۆمانە دوڕەحیم چاودێر و سەرپەرشتیاری یاریگای خالی کاکەم. وەک ئەوەی دەبینن کە ئێمە لە یاریگای خالی کاکەم هەم بوونی پیرێکی تەوازی نزیکی مانگێکە بێت لە کار کەوتبوو بۆی خراپبوونی دینەوەی یاریگاکە. باش ڕاوێژکردن لەگەڵ ئەندامانی یان و سەرۆکیانە دوێنێ هەستین بە پاکردنەوە و دەرێنانی دینەمەکە بۆ گۆڕینی لەلایەن کەسانی شارەزاوە. باش گۆڕینی دینەمەکە حاڵاتێکی نامۆمان بینین لە یاریگاکەویش بۆی کای دەرێنانی ماتۆڕی ئاوەکە بوونێکی ڕۆناوێکی زۆر و نەوتێک لە ناو بیرەکەیە. مامۆستایەکی زانکۆ کە پسپۆڕی لە بواری نەوتدا هەیە دەڵێ ناوچەکە لە سامانی سروشتی بە دوورە، بەڵام دەگونجێت بەهۆی پێکداکێشانی چینەکان لەم حاڵەتدا ڕوویدا بێت کاتێک ئەم بەرهەمە لە قوڵی 300 مەترەوە بۆ نزیک سەر ڕووی زەوی بەرز دەبێتەوە. ڕووداوە ئەکرێت دوولایەنە بێ، یەکێک لەوانە لایەنەکانەوەی کە ئەکرێت سروشتی بێ، لایەنێک کەش ئەکرێت دەستکرد بێ. سروشتیەکە چۆنە؟ ئێمە ئەگەر بێت و لە بیرەکانی دەوروبەری ئەم ناوچەیە بگەڕین، ئەگەر بێت و ئەم حاڵەتە لە ساڵانی ڕابردوو لە چەند شوێنێک لە نزیکانە ڕوویدا بێ، ئەمە دیارە ئەم حاڵەتە سروشتیە. ئەگەری چییە ئەگەر بێت و سروشتی؟ ئەگەری ئەوەیە کە ئێمە بەهۆی لێکترازان لە چینە بەردەکانی قوڵایی زەوی ناوچەی شارەزور کە ئێمە لە ڕاستیە لە ناوچەی شارەزور چینێکی ئەستور لە بەردی کۆنگلۆمیرەیتیان بەردەچەویمان هەیە کە لەوانەیە نزیکەی 200-300 مەترێک بێ. لەژێر ئەوە چینە تەبەقە جیۆلۆجیە ئەسلیەکانمان هەیە کە پێ ئەوترێت پێکهاتووی تانجرۆ و پێکهاتوو کۆنەکان. بۆیە ئەکرێت سەرچاوی ئەم نەوتەکە هاتووتە سەر ناو ئەم بیرانەوە لە قوڵی زیاتر لە 300 مەترەوە سەرچاوی گربی هات بێتە ناوەمە. تەبعەن ئەویش کە قوڵی زیاتری هەیە هێشتا لەوە زیاتر، بەڵام بە حکمەوەی تەبەقە ئەسلیەکان 300 مەتر زیاتر لەم شوێنە قوڵترن. بۆیە ئێمە توان بڵێن دەستپێکی هاتنە سەرۆی ئەم نەوتە لە قوڵی 300 مەترەوە بۆ تا ئەکوهاتێتە نزیک ئەم بیرانە کە کۆزانین هەم بیری باخچەکەی تەنیشەم یاریگایش هەمان کێشەی هەبووە. سەرچاوەکان ئاماژە بەوە دەدەن هەرێمی کوردستان کۆنتری ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە کە نەوتی تێدا دۆزراوەتەوە. یەکەم بیری نەوتیش لە ساڵی 1902 لە خانەقین دۆزراوەتەوە. لەو کاتەوە تا ئێستا گەڕان و پشکنین و رۆزینەوە بەرهێنان لە ووزە گرنگەدا بەردەوامە، بەڵام سەرڕای دەوڵەمەندی ئەم خاکە بە سامانی سروشتی ئێستاشی لەگەڵدا بێت نەبووەتە سەرچاوەیەکی خۆشگوزەرانی بۆ خەڵکەکەی. وشیان محەممەد، کەناڵی ئاسمانی پێ، قەزای شارەزور.